باشە مامۆستا ئەس vەیەکێ دixwazim dest pê bikim. 45 sal ne hindik e. Dixwazim tu ji bo me bidî diyarkirin kengê te dest bi nivîsa helbesta bi zimanê Kurdî kiriye. والله مامۆستا ساڵا 1980 جارا یەکەمین ئەس چوو مەیدانی ڕۆژی يعني جاولدي هەبوو بەس يعني کەسی گۆ نەتدا 1980 گۆزی هەڕم ئەجی چووم تەف مالباتێکیش حەسەکێ مەرەڤێ مەبوون ئەم قەتن عەرەبی ئەم چوون وێ چاغێ نەورۆز لە جای کەوکەچ هێت بوو كوكب الكوكب بووە والله ئەم چوون و دەوریە ڕژیمێ سەر ڕێ بوون يعني گەلێکی ئاسکەندی ژمەر چێکردن حتا ئەم گیان وێدا کە زەلا مەڕەش کرد المهم ئەم گیان وێدا مە نەورۆزا خەلاص کرد دڤەگەڕێدێ دەوریان پێشیا مەبوو ئەم سەکناندن زارۆکێک بچووک مەڕە بوو یانی عەمرێ وێ دۆر 5 ساڵ 6 ساڵ بوو لە فاحەیە کەسک و سۆر و زۆر زەقڕکاوێ دەبوو برن ولاوەکە دژی ژێمەستر بوو ئەوژی ساڵێکی کومەک سەری بوو کەسک و سۆر زەر ئەوژی برن وەڤان لەونانە واڤ ڕەنگانە قەدەخەنە المهم برن ئەم هاتن مە کەوکە خەلاص کرد دەبەرێک دیت وەرۆ شیم بوو گوڵ و چیچەک لێ هەبوون ڕەنگە ڕەنگە باڵا خۆدایە معرەبە سەکەنا داکەتم گوتم چی هەیە گۆ وەڵڵا ئەزێ حەبکی لڤانە بنەڕم ڤان ڕەنگانە گەلێکی باڵا مکشاندن وەک شوڵێ ڕەبەک سەعات بێتر ئەسەکنی ولیسا سوار بوون هاتن مالێ جا لە مالێ ئەو ڕەنگانەش بیرام نەچوو مڕابووم گۆڵەزی هەلبەستێکی سەر ڤانا چی يعني رنگي گوڵابوون مامۆستا ڕەنگی گوڵا بوون gelek reng tێدا ئەرێ گەلێک ڕەنگ تێدا بوون ڕابووم قەلەم پێنووس و لێنووس دانی بەرخوا وژام کتتبان تێبیراتە چ گوت ئەرێ شغڵێ 4 ساعتە حتام طبقاند و لێڤەگەریام و مشاشتیە دەرخستن ڕاست کرد سەر ڕاست کرد